دەستگای مرۆی مامەمە یەکەم جاری نییە بێتە شاری کەرکووک و هاوکاری پزیشکی بگەێنێتە شاری کەرکووک. بەداخەوە دوێنێ کارگەی ئۆکسسیژینی کەرکووک لە کار کەوت. ڕاستەوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کەرکووک داوایان لە دەستگای مرۆی مام کرد کە بەهانایانەوە بێت. خۆشبەختانە ئێمەش وەکو دەستگای مرۆی مام توانیمان کە بڕێکی زۆر لە ئۆکسسیژین بۆ شاری کەرکووک دابین بکەین و ئەو ڕێژەی کە دابین کراوە تەسەوڕەکەم لەم کێشەی کە ئەوان هەیەە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە چارەسەر بێت بەهانایانەوە هاتین و لەگەڵ ئەمەشدا جەنابی کاک شێخ لاور هاوسەرۆکێکی نیشتمانی کوردستان پێی خۆش بوو لەگەڵ دەستگای مرۆی مامە هەماهنگ بێت لە گەیاندنی ئەم هاوکاریە بۆ شاری کەرکووک و ئەویش بڕێکی باشی لەو ئۆکسسیژینە دابین کرد بۆ شاری کەرکووک. بۆ یەکەم جار نییە دەستگای مرۆی مام تەمان بە زووترین کات ئێمە داوامان کرد لە پارێزگانی دەورمان بەسپاسەوە لەلایەن مؤسسەی مامەوە توانیان بەکەمترین کار بگەن پێمان ئەوە ئێستا لە پێش چاوتانە بە 4 سەعات 100 بوتڵی ئۆکسسیژینمان پێکەش و هەروە بەردەوام لە دوایە 50 بوتڵ دیکە دێ و ئێمە بە ناوی شانەی قەیرانەکانی پارێزگای کەرکووک و هەروە بە ناوی جەنابی پارێزگار و ئەمڕۆ هەر بە سوپاسی لە لێدوانێکی تایبەتە سوپاسی کرد سوپاسی دەستگای مرۆی مامی کرد و هەروە بە تەلەفۆن لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی قسەی کرد بۆ ئەوەی بۆ تەسیلاتی کەوا توانێتی بۆ ڕێگا بۆ ئەم بکە و ئێمە لێرە سوپاسیانەکەین.